سڵاتان لێبێ کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. پرۆسەی ڕێخستنەوەی باج و داهاتەکانی ناوخۆیەک بوو لە کارنامەی کابینەوەی حکوومەت لە ئەم کابینەیەدا. ئەمە لە کاتێکدا بوو کە ڕێخستنەوەی باج وە شەفافی لە کۆکردنەوەی داهاتی هەر بۆ خۆی لە سەرەتاوە خەمێکی گەورەی حکوومەت و بەوەی کە لە ماوەی ڕابردوو جۆرەکان کۆمپانیا و شوێنە گشتەکان ئەوانی کە قازانجیان دەگەشتە محدودێکی دیاریکراو دەبوو بە پێی یاسا باشدن، بەڵام هەندێک لەم شوێنانە خۆیان لە باش دەدزیەوە. بۆ ئەم کابینەی چی کراوە؟ ئایا باج ڕێکخراوەتەوە یاخود زیاد کراوە؟ کێن ئەوانەی کە دەبێت باش دەن بە حکوومەت مەرج و ڕێنمایەکان لە شوێنێکە بۆ شوێنێکی دیکە دەگونجێ؟ ئایا بەپێی قازانج و داهاتی هەر کۆمپانیاک دەبێت باجەکە، یاخود دەبێت هەر کۆمپانیاک ئەگەر داهاتی قازانجی گەشتە لەسەر لە 115 دەبێت باش بە حکوومەت بە هەموو ئەمانە دەکەمە تەوەرێک وەڵامی زیاتر لە بەڕێزکاوە محەممەد بەڕێبەری باجی دەرامەت لە سلێمانی وەردەگرن. کاکاوە سپاس بۆ ئەم دەرفەتە بژیت. سەرەتا پێم خۆشە بەشێکی عام لەسەر ئیش و کارەکانی خۆتان قسەم بۆ بکەیت. کۆکردنەوەی باج لە سنووری پارێزگای سلێمانی بە هەموو بەشە جیاوازەکانی وە چۆن بەڕێوە دەچێت لە ئاستمۆحیەوەدایە؟ طبعاً باج تەصنیف بکرێ بە چەند بەشێکەوە. باجی پیشە هەیە، باجی کۆمپانیاکان هەیە، باجی خانوبەرە هەیە. باجی پیشە ئەمە پیشەوەران ئێمە مەسەن زەریبەی دەخل وەریەگرین لەو کاسبکارانەی کە داهاتیانەیە. باجی کۆمپانیاکانە و باجەیە کە وەرەگیرێ لەو کۆمپانیانەی کە داهاتیانەیە و ئیشوکاریانەیە. باجی خانوبەرەش ئەو باجەیە کە لەو کەسانە وەرەگیرێ کە خانوو یا زەوی یا مڵکێکە هێن بکرێ لە دەرەنجامی ئەو کرێی کە دەستیانەکەوێ زەریبیان لێ وەرەگیرێ. جا سەبارەت بە وەرگرتنی باج ئێمە مەسەڵەن ڕێنمایی و یاسامانە. یاساکەمان یاسای 130 ساڵی 82 کە ئێستەژەر مەسەنی زمانی حکوومەت بووە، ئێستەژەر ئیشی پێکرێت و لەگەڵ ئەوەشدا چەند ڕێنمایەک دەرچووە بۆ وەرگرتنی ئەو باجەی کە لەو یاسایە هاتووە. جا لەم دوایانە تا حکوومەت زۆر گرنگی بە باجا بە تایبەتی لەم کابینە تازەیە هات بەعزێ ئیجراعاتی کرد. لەوە مەسەن هات سیستەمی گەورە باشدەرانی دانا کە ئەو باشدەرانە خۆیان تەقدیری خۆیان بکەن و تەسلیمی بەڕێوەبەرایەتی گشتی گەورە باشدەرانی بکەن و ئەمەش بووە هۆی ئەوەی کە زۆربەی ئەو کۆمپانیانەی کە گەورەن باج بدەن. ئەمە وای کرد کە فعلەنەوە بەرنامەی حکوومەت داینابوو بۆ ڕێخستنەوەی باج لەم کابینەیەدا و خۆی جێبەجێ بکرێت. کۆمپانیا گەورەکە هاتنە ژێر باری حکوومەت بۆ ئەوەی کە ئەو باجی کە لەسەر شانیانە بەپێی قازانجی بەردەست بیەن بە حکوومەت. خۆی ئەم ڕێخستنەوەی باجە ئیجابیات و سلبیاتیشیە بوو، بەس ئیجابیاتەکەی زۆرتر بوو. مەسەن ئەوە بوو سەدایەکی لە ناو خەڵکان دروست کرد کە باجیان زیاد کردووە و باج زۆر بووە، بەڵام خۆی ڕاستیەکەی ئەوە نەبوو باج وەکو زیاد کرێ، بەڵام باجیان لەو خەڵکانە سن کە مەسەلەن ئیشوکارێکیان زۆر بوو و داهاتیان زۆر بوو، لەبەرەوە هەندێک ناڕزایشت هەبوو بەرامبەر بەو کارانەی کە حکوومەت کردبووی. بەڵام ئەم ڕێنمایانەی کە ئێستا دەرچوون لەسەر کۆکردنەوەی باج مەسەن هەموو کەسێ بەپێی ئەو قازانجەی کە ئیکا باجی لێوەرەگرێ بە تایبەتی لە کۆمپانیاکان ئێستا دەرسەکرێ، یعنی بڵین هەموو کۆمپانیایەک خۆی میزانیە تەقدیمەکە دائیرەی باج ئەچێ دەرسی میزانیەکە یەکە بزانێ ڕاستە غەڵەتە، یعنی ئەو قازانجەی خۆی پیشانیاوە زۆربەی کات وەرەگیرێ و باجێ. بەڵام لە ماوەی پێشوە بڵێن 2-3 ساڵێن لەمەوە پێشتا بازیان هەندێک ڕێنمایان دەرکرد بوو کە داهاتێ هەبووە نەبووە باجیان لێ وەرەگرتی کە ئەمەش زۆر کەواتە ئەم داهاتە دەبێ لە سەدا چەند بێ، ینی بۆ نمونە کۆمپانیایەک بۆ ئەوەی کە پێویستە باشدا بە حکوومەت دەبێ داهاتی قازانجی ساڵانی ئەم کۆمپانیا لە ساڵ چەند بێت؟ ئەو کاتەخۆی لە ساعت چەند و عیلاقی بە قازانجۆنێ هەر کۆمپانیای قازانجێکی هەبوو پێڵێن سعری زەریبی لە ساڵ 15 کۆمپانیاکە ئەو داهاتی کە هەیەی ئەبێ بە باج، یعنی بڵێن بۆ نمونە 100 ملیۆن قازانجیە لە ساڵ 15کە کاتە 15 ملیۆن ئەبێ باج بە. ئەمە سعرێکی ڕێژە و پێوەرێکی دیارەکە هۆی بۆەوەی کە بگاتەوەی کە دەبێت ئەم یەکێ لەو سلبیاتانش کە هەتا ئێستش بەردەوامە ئەوەیە کە مەسەلەن سعری زەریبی سابتە مەسەن لە ساڵ 15 و تەواو، بەس خۆی ئەبوایە ئەم لە ساڵ 15
باش بەپێی تەساعودی ینی تا بەرز بیتەوە تا داهاتە زیاتر بێت سەریبەکەش زیاتر وەربگری بۆی عەدالەتی ئیجتیماعی و ئەم شتانە کەواتە ئەم ڕێژە ڕێژەیەکی دادپەروەرانەیە ڕێژێکی یاساییە ئێوە بۆ خۆتان پێتان باشەوە بێ من وەکو شخصی وەکو وجە نەزەری خۆم پێم باش نییە لەبەر ئەوەی مەسەن لە سا 15 کەمە یا عەدالەت بۆ پێت باش نییە کاوتۆ ئەزانی بۆ باش نییە بۆ نمونە مەسەرەن من بڵێن مکەلەفێکە دەخلیەیە باشە ئەگەر ئەو دەخلەی بە نیسەبی تەساعودی لێوەرگری کە گەیشتە دەرەجەیەک ئیش ناکە ئەڵێ من ئەمەی باجێ بە ئەو وەختە یەکێکی کە سوود لەوە وەرەگرێکە ئەم ئیشی نەکردو یعنی ئەوە پێڵێن عەدالەتی ئیجتیماعی کە هینیەکەی جێبەجێیەکی ینی من ینی وا باشترەکە ئەو ڕێژەی باجە بگۆڕێ ینی زیای و کەم بکە بەڵام ئێستا سابتە مەسەن تۆ ملیارێک قازانچکەی هەر لە سا 15 10 ملیۆن قازانچکەی هەر لە سا 15 بەڵام کاکاوپێ ڕێنمایەکە ڕێژەی قازانجەکە بەپێی داهاتی ساڵانەی ئەو کۆمپانیان ئەو دامەزراوەیە دەبێت ینی ئەوەی کە من بزانم بەڵێ بەڵێ بەس تۆ پرسیارە لەو ڕێژەیە کرد کە وەریەگرین ئایا ڕاست باشە یا غەڵەتن منیش ڕێی خۆم پێوتی بەڵام خۆی ئێستا لە هەموو کۆمپانیاکان لە سا 15 پێ ئەڵێن سیعری زەریبی ینی تۆ هەرچەند قازانج بکەین لە سا 15 لێسن ئەبێ بڵێن بۆ نمونە کۆمپانیایەک دەخلەکەی ئەوە نەیە لە سا 15 ئەو دەخلەی ئەبێن بە زەریبە بۆ حکوومەت ئێوە چۆن دەتوانن بگەن بە داهاتی ڕاستەقینەی کۆمپانیایەک بۆ نمر لە ساڵەکەدا ئەوەندە قازانجی کردو خۆ ڕەنگان دەجا حسابی ختامی ئەو کۆمپانیایە دڵنیاکەرەوە نەبێت یاخود ئێوە بۆ ئێوە قەنەعەت پێکرد نەبێت ئایا میکانیزمەکە لە باجی دەرامەت لە دامەزراوەکانی حکوومەت بە شێوەیەکە کە ئێوە فعلەن بگەن بە داهاتی ڕاستەقینەی کۆمپانیایەک بۆی لەسەرم ئەساسە باجەکەی وەربگیرێت خۆی داهاتی حەقیقی کۆمپانیا یعنی بڵێن دائیمە باشە باجدەر حەزەکە کەم باج بە حتمما مەسەن باجوەرگریش کە پێڵێن دەسەڵاتی دایی حەزەکە باجی ڕاستەقینەی لێوەرگێت دائیمە هەوڵێرێ مەسەن خۆ لە باج بزرێتەوە شت بشاریتەوە ئەم شتانە بەڵام تۆ ئەگەر ڕاستێ بوێ لە کاتێکا کە ئەگەیتە دەخلی حەقیقی ئەو باش دەرە کە تۆ مەسەلەن سیستەمێکی پێشکەوتووی بانقیت هەبێت تۆ هەر حرەکەیەکی بانق هەبێ بێتەوە بۆ لای تۆ بۆی بزانی و یا ئەو کۆمپانیانە ببەستێتەوە بە مرکزێکەوە لە سیستمێکی ئەلکترۆنیە بێ بیبەستیتەوە نەتوان بەڵام چۆن ئێستا پتەوێ ناتوانانی بڵێ یعنی دەخلی حەقیقی وەرەگری بەس زیگەکەویتەوە مەسەن لە چی میزانە تەقدیمەکە تۆ دەرسیەکەی هەڵێ ئەو بڕگەیە خەرجیە و چییە سەیریەکەی هەڵێ ئەمە بزانی ڕاستەیە غەڵەتە ئەگەر خەرجیەکانی تەواو بوو مانایەوەی دەخلەکەش بەس تۆ بتۆیت لە سەعاسە دەخلەکەی بزانی ئەوە تۆزە ئیشێکی قورسە و تاسە نەگەیشتوینەتە ئەو دەرەجەیە کە بتوانین لە ساسە بەس نزیک بیتەوە لە ساهشتا و لە ساونەوە دەخلەکەشی بەس ئێستا گەورە باشدەران یعنی تا حدێک خۆیان دەخلی حەقیقی خۆیان پیشانیان لەبەرەوەی غەرامەیەکی زۆر ئەکرێن ئێستا ینی زۆر باشەوە بە تایبەتی کۆمپانیا هەرەکەم بە پرسیارێکەوە بەدەمەهاتنی کۆمپانیا و گەورە سەرمایه‌داران بەراورد بە ڕابردوو بۆ پێدانی باج لە ئاستێکی پێویستایە بڕیارەکانی حکومەت دوای کرد کە ئەم مەسەلەی کۆکردنەوەی باجە ینی بە شێوەیەکی شەفاف و خێراتی لە جاران کۆبکرێتەوە وەڵای ئێستا یعنی ئەتوانی بڵێ ساڵ بە ساڵ بەرەو باشتر چووە ینی ئێستا مەسەن 5 ساڵ لەمەوە پێش فەرقیە لەگەڵ 3 ساڵ لەمەوە پێشە ئەم حتا ئەم ساڵ و پاریش فەرقیە ینی بەس فەرقی کرد فەرقەکە بە خراپێ بە باش بە ئیجابی من بەڕێی من بە ئیجابی ڕۆیشت هەرچەندە لەگەڵ تموحی دەسەڵاتی داراییە نییە ئەمە هێشتا ئەمانەیە باشتر بڕوە بەڵام ئەتوانی بڵێن نزیک بووینەتەوە لە ڕاستیەکان ئەو شوێن و دامەزرا و کۆمپانیانی کە پێویستە باش بە حکومەت دەن
کێ دەبێت کێ ئەم باجە بە حکومت بات یعنی ئەوانەی کە باش باڵە مەشغولم بە پێدانی باج بە حکومت هەموو ئەچ ئەوە پێڵیان هین هەر باشدەرێک کە داهاتی هەبێ باشە باشدەرەکە کۆمپانیا بێ شخصێکی طبیعی بێ ڕێکخراو بێ بە شەرتی ڕێکخراوەکە هین نەبێ بڵێن خێرخوازی نەبێ ئەبێ باجی خۆی بە ینی مەشمولە بە باج ینی کەس مین نەگرا بەڵام هەندێ یاسا هەیە کە خۆی یاساکە ڕێیاوەکە باجی لێوە نەگیرێ لەوانە وەکو یاسای وەبەرهێنان کە دەرچووە ئەم پرۆژانەی کە ئەکرێ هەمووی مەسەن بەخشراون لە باج ئەم بەخشینە ڕێگایەکی دروستە یاسایی یاخۆ دوجا لە پشت هەر پرۆژێکی وەبەرهێنان کە دەکرێت قازانجێک لە پشتی ئەم پرۆژەوەیە ینی بۆ ئەوان بە دەرکراون لەم بابەتەکە خۆی ئەمە بە یاسا ڕێکخراوە یاسای وەبەرهێنان بەڵام ئەگەر تۆ لە من پرسی بڵێ دروستە و باشە نەوەڵام باش نییە ینی بەڕاستی ئەبووە ئەوان پێشەموو کەسێ خازەعی زەریبە بوونایە لەبەرەوەی ئەو داهاتی ئەوان دەستیانەکەوە زۆر لەو داهاتە زیاترە کە چەندەها کۆمپانیان دەستیەکە بەڵام قانون ڕێی پێیاون کە ببەخشێن لەبار باشە ئەو شوێنانەی کە ئێستا باجی لێ وەردەگیرێت بە شێوەی مانگانە ئەم باجە کۆ دەکرێتەوە یاخود ساڵانە و ئەگەر لە کاتی ئامادەنەبوونی باشدەر لە کاتی پێویست لەو کاتێک یاسا بۆی دیاری کردووە سەرپێچی سزاکە چۆن دەبێت بەرامبەر بە کەسی باشدەر وڵای خۆی باج وا ڕێکخراوە کە ئەو داهاتەی کە لەو ساڵەیە دەست دەکەوێت پێڵێن سنەی مالی یانی ساڵی دارایی ئەو داهاتەشی کە لێوە سەنن ئەو باجی لێوەزم پێڵێن ساڵی سنەی تەقدیری ینی ئەو ساڵی کە تەقدیرێت یاکە و زەریبە ینی هەموو جارێت تۆ مەسەن لە 2022 کە ئەی زەریبایی هی 21 ینی ئاوا کۆکرێتەوە هی 22 لێ ناسێنن هی 21 لێسن لەبەرەوە ینی هەموو ئەو مکەلەفانی کە یان هی ساڵان مەگەر یەکێک مەسەن خۆی داوا بکە یا پرۆژەکەی پەکی بکەوێ یا مەسەلەن بیفرۆشێ ئەم شتانە لە ساڵی خۆیان حسابی بۆ ئەکرێ ئەم باجە لەو کاتا لێ وەردەگیرێت کە مۆڵەتەکەی بۆ تازە ئەکرێتەوە یاخود چی وای کردووە بۆ نمونە ئەم باشدەرە ناچار بێبەوەی کە لە کاتی خۆیابی ئەم باجە بات ینی ئەو حەڵقەی پەیوەندی کە لەیوان حکومەت و باشدەردا هەیە خۆی باشدەر ئەبێ خۆی تعلیمات دێ مەسەن ئەبێت تا 36 بێت بە باجی خۆی بە تەمان من بە نیسبەتی باجی دەرامەت و کۆمپانیاکانەوە لێم یانی ئەبێ تا و کاتە بێ راپۆرتی دارایی پڕکاتەوە و مەجای هەیە تا سەری ساڵیش زەریبەکە بە بەس ئەبێ پێش ئەو هینە راپۆرتی دارایی پڕکاتەوە بە دەسەڵاتی دارایی بڵێ من ئەمە داهاتمەوە ئەمە ئیش و کارمە و پیشانی بەڕێوەبەرایەتی باجەکانی بدە باشە لە کاتی ئامادەنەمونی باشدەر لە کاتی خۆی یاسا چ سزایەکی بۆ دیاری خۆی جێبەجێ کراوە تا ئێستا بەڵێ بە پێی قانونەکە ئەو کەسانەی کە لە کاتی یاساییە باج نادەن تووشی سزا بن بەڵام فەرقی مەسەڵە ئەو سزایی لە گەورە باشدەران دانراوە زۆرە سزای کۆمپانیاکان کەمترە سزای پیشە بڵێن زەریبەی باجی دەرامەتی داهات و ئەمانە پیشەوەمانە زۆر کەمترە مەسەن بۆ نمونەی مەگەر باشدەرێک نێت لە سادەی ئەخینە سەر لە سادەی باجەکەی بۆ نمونەگە 100,000 بکەوێ 10,000 بۆ ئەخینە سەر بەس لە گەورە باشدەران زۆر زیاترە لە ئەگاتە تا لە 100 ینی فەرقی ئەمیش بە یاسا ڕێکخراوە بە لە قانونەکە یاسای سزادان هەیە قانونی 130 تیا ئیشارەتیاوە کە ئەڵێ ئەمانە ئەم مکەلەفانە غەرامە ئەکرێن ئەگەر نێن باشە بەڵام کاکە خۆڕەنگە خۆ لە باشتر لە من بزانانی حتمما لە مای ڕابردوو کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک دامەزراو لەم شارە چەندی ساڵە باجیان بە حکومت نەداوە تەنانەت پرۆژەی گەشتیاری هەیە بە ئاشکرا لەسەر ئاستی حکومی لەسەر ئاستی باڵا یعنی باس کراوە کە باج نادا بە حکومت ئێوە بۆ خۆتان بۆ ئەمانە چیتان کردووە یعنی
ڕێوشێنەکانی ئێوە بە شێوەیەک بووە کە ناچار بکرێت کە دەبێ باجەکەی بادیا خودی وار ئاوا چۆنڵی واستان لێ هێناوە. نانا من یەک شت پێ بڵێم ئەوە تۆ جۆ لە ئینی بازار نەبێ وەڵاوە باج نایەوەین بەڵام بەعام ئەوەی کە بە یاسایەک نەبەخشرابێ هەر باجیان لێسنووە ینی تاسەمە چەندێکە من لە بواری باجایژەکەم نەمبینیوە مەسەن کۆمپانیایەکە بێ ئیلا مەسەن خۆی ئیعفای زەریبی هەیە مەسەن بۆ بەرهێنان هەیە بۆ جاران بۆ هینە بوو گەشت و گوزار هەبوو وتێل مەسەلەن تا دەرەجەیەک مەسەن 4 دەرەجە 3-4 ساڵ ئەبەخشێن لە باج خەستەخانە 3-4 ساڵە بەخشێن لە کەرتی تایبەت بوو ینی وەسم پرسیارەکە ئەوانەی کەرتی تایبەت هەمووی خازعی زەریبە بوون ئێستا هەمووی باجێ کۆمپانیا و دامەزراوەیەک نییە کە تا ئێستا باجینێدا بێ بە ئێوە ینی ئەمە دڵنیای لەمە کاوەتۆ ئێستا هیچ کۆمپانیا و باش دەرێک ناتوانێت باش نەیە بە حکوومەت بەڵام هەیە قەرزارە نایەن ئەوە جیایە مەسان بێ ئیجراعاتی لەگەڵا بکەین مەسەن تەبلیغیەکەی ئەڵێ وەرە جا ئەگەر ناو ئینزارێکیەکەی دوای ئینزارەکە حیج زەخینە سەر ئەموالی بە پێی قانونی تەحسیلی دوێنی حکومی ئیجراعاتی لەگەڵا هیچ ئامارێکدا بۆ منە چەند کۆمپانیا ئینزار کراوە چەند کۆمپانیا ئاگادار کراوەتەوە و چەندێک لەمانە مڵکەکەی حیجز کراوە ینی نمونەی وادلا هەیە کاکاوە خۆی تاسە ئێرە نەگەیشتۆتەوە دەرەجەی مڵکی خەڵک حیجز بکرێ و ینی تاسە ئەوە نەکراوە و مرونەیەک لە باج وەرگرتنەکەی هەیە ڕاستیەکەی ینی ئەوە نییە مەسەن تۆ کابرابێ مرونەتەکە ئەوەی ڕێژەی باجەکەی بۆ کەمەکرێتەوە ڕێژەی باجە دەستکاری ناکرێنە ئەوە نینیتیانە بەڵام مەسەن دەباتی ئەوەی حیزی ئەموالی بکەیت مەسەن ئینزاریەکەی تەبلیغیەکەی ئەڵێ وەرە ئەچی کەشفی بۆکەی تاوای دیەکەی جباری بەس ئەگە بکاتە ئەو دەرەجەی حیزی ئەموال و ئەمانەی بۆ بکەی ئیجراعاتی خۆی هەیە ئەویش ئەبێ مڵکی هەبێ بێ بزانی چۆن ئیجراعاتەکەکەی بەس ئێستا چەند جارێک مەسە مەنعی سەفەر کراوە لە خەڵک کە باجی نەیەوە مەسەن ئەوە بۆ هەندێک هاوڵاتی مەنعی سەفەر کراوە تا ئێستا هیچی ئیجراعاتێکی ینی خراپەکاری لەگەڵ باشدەران نەکراوە. لێخۆشبوونی باج کەی دەکرێت بۆ کێ دەکرێت؟ خۆی هەموو ڕێنمایە یا یاسایەکی باج کە دەرەچێ بێت دراسیەکی وردی بۆ بکەی بزانی ئیجابیات و سلبیاتی چییە لێخۆشبوونی باجیش ئەبێت زۆر بە وردەکارانێکی لەسەر بکەی کە نەکراوە تا ئێستا یعنی یان بە هەڕەمەشی کراوە بۆ نمونە لە یاسای وەبەرهێنانەکە زۆر هەڵە کراوە ئەسڵان باج بە کەوتویانە مەسەن لێخۆشبوون لە باج نهاتون تەسنیفی کام باج و کام ئەشکالاتی باجەکە چۆن بێ و یان چەند ساڵ بێ بەرەبەرە مەسەن کلێنی دروست کردووە و کۆمپانیاکانیش زۆر جا ئیسفادەیان لەو هەڵانە کردووە بەڵام خۆی بەگشتی ئەگەر مەسەن بۆ نمونە تۆ تەشجیعی معامیل بکەی ئەبێ مەسەلەن بۆ نمونە ئیعفای جوزئیە بڵێ بۆ ماوەی 3 ساڵ تۆ ئەگەر هین بکەی ئێمە لە باج و گمرگ و ڕسمەوانە هینەکەینەوە لەوانێ خەتەیەکی اقتصادی بێ باش بێ بۆ بە تایبەتی ئەو کارگانەی کە ئێستا وەستاون و ئیش ناکەن یعنی ئەوەگەر مەسەن تۆ ڕێنمایەک دەرکەی بڵێ کاکە وەرن ئیش بکەن ئێمە ئەوە هەندان یارمەتیتانین و ینی فکرەیەکی باشە بۆ ئەمە بەڵام ئەگەر لێخۆش بوون ئەمە کە هەڕەمەکی بێ و مەجموعەیەک ئیسفادەی لێ بکەن کە مەبەستمە ئەو لێخۆشمەنە بوو کاکەوە کە ماوە وەزارەتی دارایی درێژێک هاتەوە مانگانە چەند مانگجارێک ئەڵێ لێخۆشبوونی باجمان بۆ ئەوەندەی دیکە درێژ کردەوە بەستم ئەم جۆرەیەنە ئەوە لێخۆشبوون نییە باشە ئەوە ئەو کەسانەی کە خازیای زەریبە بوون باجیان کەوتو و نەهاتوون لەو غەرامە شتانە لێخۆش بوون کە ئەیکەوێتە سەری ئەگینا لە بینەکە زیادەی مەسەن یا ڕێنمایی هاتووە و توێتی ئەو کەسەی کە مەسەن 12 ساڵ قەرزار بێت تۆ لە ساڵەکانی کۆنەکان یارمەتی بە ئەمە ئەم شتانە ناچێتە بابی لێخۆش بوون لە باجەوە بەسەوە یارمەتیان ناون مەسەن وتویانە غەرامەتان ناکەی دووسێ جارویانی شتێکی ئیسفادەشیە بوو بۆ سەبەبی ئەوەی کە
ژمارەیەکی زۆر هاوڵاتی استفادەی لێ بکەن و یعنی باجێکی زۆریش کۆ بکرێت. وەکو ئامار و ڕێژەلاتەکە لە ماوەی ساڵی ڕابردوو داهاتی باجی دەرامەت ئەوەندە بووە وەکو ڕێژە کاکاوە ئەم ساڵیان ساڵی هی ساڵی ڕابردوو لامانە بەس هی پار مەسەن بە پێی دائیرەکەی ئێمە من باسی دایرەی خۆمانەکەم باشە 7 ملیار و نیومانە بۆ بەزەم ساڵ تۆزێ باشترین زیاترمان کردووە ئیتر بەس دایرەکانی کە وڵا ئاگادار نیم. بۆ ئەم ساڵ چەندە ڕێژەکە زیانی ئەو زیادی کە چۆتە سەری لەوانەیە ملیار و نیوەکمان زیاکرد تەواوی ئەم باجە دەگەڕێت. بەڵام چییە با پێ بڵێم زیاکردنەکە دوو جۆر زیاکردنێ زیاکردنی عەمودی هەیە مەسەن تۆ ئەو کابرایی کە ئیگری باش دەرەبێ زەریبەکەی لەسەر زیاکەی زیاکردنی ئاسۆیی هەیە بڵێن ئوفوقی باشە عەدەدی باش دەرزیاکەی ئێمە هەوڵمان ناوە لەو بوارەیە ئیش بکەین خۆمان وەکو زەریبەی دەخل ئاسۆیانە زیامان کردو ینی ئەوانەی کە بەر باجەکەون زیامان کردوون ینی تەسیری لە خەڵک نەکردووە بڵێ باجەکەی زیابوو ئەم زیابوونەی ئێمە ئاسۆیانەیە ینی بڵێن عەدەدی ئەو کەسانەی کە باجیان گرێتەوە زیامان کردوون زیاتر گەڕاوی کەواتە ئەوانەی کە لە ماوەی ڕابردووم باجار نەداوە سەرپێچی یاساییان کردووە ینی کە ئەو ئاسۆیی کە بەڕێزت باسی دەکەی کە زیاتان کردو چۆن ئەمە سەرپێچی نییە تۆ مەسەلەن مجموعە دوکانەیە و تازە کراونەتەوە کەس نەچۆ داوای باجیان لێ بکە ئێستا مەسەن لیژنە ئەچێ ئەگەڕێ ئەڵێ مەسەن ئێوە پێویستە باج بن ئەمە سەرپێچی نییە بەس خۆی من پێوەڵێم دائیمە دەسەڵاتی دارایی هەوڵی کۆکردنەوەی باجەیە هەوڵەیە هەموو کەسێ بە یەکسایم باش دەریش دائیمە هەوڵەیە خۆی لە باج بزیێتەوە کەمتر بێتە باج ینی ئەمە هینێکە هەیە ینی قسەکەی تۆ وەکو خۆی وەردەگرم کاکەوە بەڵام ڕێخستن و دانی باج لەلایەن هاوڵاتیەوە بۆ حکومەت ئەبێ یاسا و ڕێنمایی ئەمە بچەسپێنێ نەگەوەی کە بۆ نمونە من حکومەت بم چاوەڕێی هاوڵاتی بکەم کە دەبێ باجەکەی بات ینی خۆ هاوڵاتی ئەگەر ئەمەی لەگەڵا بکەی ئەو هەر ئامادە نییە باج بدا خۆی با پێ بڵێم یەکێ لە نوقتە سەرەکیەکانی کە خەڵک باج نایە ئەوەیە یەکەم سیستەمی باج نەگەیانداوە بە باشدەر کە بۆ چییە بووەمەوە دوای ئەوەش حکوومەت کەم تەرخەم بووە لەوەی کە ئەم باجەی کە لە خەڵک واکرێتەوە خەرجی کاتەوە بۆ ئەو کەسانی کە باجەکەیان ناوە ینی پێویستە باجدەر خۆی هەست بکە کە ئەو باجەی لێ وەرەگیرێ بۆ خۆی خەرجەکرێ هەموو کەسێ یەت باجەیە ینی بەڕاستی بەڵام تا ئێستا و ئیشە نەکراوە مەسەڵەن وا لە باش دەرگەیانراوە کە ئەم باجە یا بۆ موچە ئەبێ یا مەسەڵەن ئەخورێ یا بۆ حیزبەکانە بێ ئاوا بیرکرا باشە کەواتە و باجەی کە ئێوە کۆی ئەەکەنەوە وەکو بەڕێبەرایەتەکان وەکو لەقەکان وەکو بەشەکان تەواوی دەگەڕێتەوە بۆ خەزانێ حکومەت وەکو دەسەڵاتی کارگەڕ و یاسایی بۆتان هەیە بەشێک لەم باجە بۆ پێداویستی ناوخۆ بەکاربهێننەوە وڵا یەک کەس ناتوانێت تەحەکوم بە پارەی باجەوە بکە و باجیش بە وەسڵ وەرەگیرێ و داخلی بانقە بێ و ئەرێ بە خەزیانەوە خەزیانە متابقاکە لەگەڵ بانق و لەگەڵ ئێمەیە و ینی وا ئیشەکەەوەنە بە بەسیتی نیێتەوە مەسەر تەحەکوم بە پارەی باجەوە بکەین نەگە باجە و پارەیە کە وەرەگیرێ ئیجراعاتی خۆی هەیە کەس ناتوانێت تەحەکومی پێوە بکە. وەکو دوایین پرسیار باج بە ئاست و ڕێژەی ئێستا دەمێنێتەوە یان کەم دەکرێتەوە یا زیاد دەکرێت بەرنامەی حکومەت چییە بۆ ئەمە؟ وەڵای خۆی با پێ بڵێم سیاسەتی باج ئەبێ حکومەت داینێ ئەبێ بەش بە نوعێکیش بێ کە لە خزمەتی ئابووری هەرێما بێ ینی بەڕاستی زۆر جارەیە باج زیاد بکەی زەرەریە زۆر جارەیە باج کەم بکەی زەرەریە ینی ئەبێ میکانیزمێ بدۆزیتەوە لە بینی وەرگرتنی باج و ئابووری هەرێمە سیاسەتی ئابووری هەرێم کاکە وەکو دوایین پرسیار خۆ حکومەت خۆی بە ئاشکرا دەڵێ لە ئەنجامی چەسپاندنی دادپەروەری لە باشدا ساڵانە 100 ملیۆن دینار گەڕاوەتەوە بۆ خەزانەی حکومەت ئێمە قازانجی ئابووری نییە؟ زانین چۆنە من پێم وتی ئێستا ئەوانەی کە باجیان نایەوە خازایی باجیان بکەی ئەمە قازانجی حکوومەتی هەرێمە و داهات گەڕاوەتەوە بۆ حکوومەت باشە
بەڵام ئەگەر تۆ سیاسەتی باش بەو شێوەیە بێ باش لەسەر خەڵک زیاکەی ئەوە لەوانەیە بە سلبی بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ینی بۆ ئابووری هەرێمی کوردستان. بەڵام لە فەرمەعامەکەیە تۆ لەگەڵ ئەم شێوە پێدانە باجدایی وەکو قسەکانتانی ئەوم بۆ ڕووبووە من بەڵێ خۆی بێ هەموو کەسێ باج بە و هەموو مکەلەفێ مەفروزە مەسەن خۆی بێت ساڵانە باجی خۆی باو بەڵام ئەوەیە ئەبێ مەسەن حکوومەتیش لەو خەڵکە بگەێنێ کە ئەم باجە بۆ خۆیان نەبێ. بەڕێزکاوە محەممەد بەڕێبەری باجی دەرامەد لە سلێمانی سپاس بۆ ئامادەبوون و دووبارە بەخێر بێت. بژێ سپاسەکە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو.